باس لە بە فیڕۆنەدانی ئاو ئەکەین سەرکو هەمیشاڵێن بە فیڕۆنەدانی ئاو و پاراستنی ئاسایشی ئاو زۆر گرنگە هەم ئەرکێکی ئەخلاقی هەم ئەرکێکی نیشتیمانیشە کە ئەبێ ئێمە ڕەچاوی بکەن بەڵام ئاەت ئێستا لە هەرێمی کوردستان هەر تاک خۆی هۆکار نییە بۆ ئەوەی کە هەمیشە ئاو بە فیڕۆبات هەر بۆیە لە سلێمانی سمینارێک بە ناونیشانی ئاو لە ژیانماندا بەڕێوە چوو کە باس دەگرفت و چارەسەرەکانی کەمبوونەوەی ئاوی تێداکرا و هەروە چەند زانیاریەک لەسەر بەهەدەردانی ئاو لە تەواوی جیهاندا نەک تەنها لە هەرێمی کوردستان هەر بۆی ئێمە ئەمڕۆ بۆ ئەوەی زیاتر زانیاری وەربگرین لەسەر بە فیڕۆنەدانی ئاو و هەروە هۆشداری تاک بەرامبەر بە فیڕۆنەدانی ئاو بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کاروان ئەکرەم ئەحمەد ڕاهێنەری نێودەوڵەتی مامۆستا کاروان سڵاو لێبێت و بەخێر بێت سڵاو لێبێ مامۆستا زۆر بەخێر بێت ڕۆژێکی جەنابتان باش و کارمەدانی کورسات سپاس بۆ ئەم دەرفەتە خۆشحاڵم دەست خۆش بێت زۆر بەخێر بێ با باسێکی سمینارەکە بکەین کە ڕۆژی دوێنێ بەڕێوە چوو کامیشە ئاو گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لە ژیانمانە بەڵام ئەوەی کە گرنگە بتوانی کۆمەڵێک خاڵی نهێنی هەیە یاخود کۆمەڵێ بابەتی گرنگەیە کە جارێکی دەروەکو زەنگێکی وەشیارکردنەوە بۆ هاوڵاتیان و بۆ کۆی گشتی بێ ئەم سمیناری تۆ زیاتر جەختی لە چی کرد بۆ پێمان خۆشە بۆمان ڕوونکەیتەوە جارێکی تر دەستان خۆش بێ سیمینارەکەی دوێنێ لە دەی مانگا کردمان بێگومان باسمان لە گرنگی ئاو کرد جارە سەرەتاوەکو پێگاتوە لە هایدرۆجینێک و دو ئۆکسسیجین ئاو پێک دێت لەم پێگاتە کیمیاییە با بڵین بە بەرجێکی گرنگی گۆی زەویدا ئەنرێ دوای بەرجی بەردین و گازی بەرجی زیندەوەرانیش بێگومان کە کشت و کاڵ و ئەوانە دەگرێتەوە بەرجی ئاویە چێکە لە بەرگە گرنگەکان کە بە چواردەوری گۆی زەویەوەیە ئێستا هەمومان دەزانین ڕێژەی بە نزیکەی لە سا 79 گۆی زەوی 79 دەریا و زەریاکان و ئاوە لە سا 21 وشکانیە دوێنێ لە سیمینارەکە باسی هەموو لایەنە گرنگەکانی ئەومان کردکەوە ئەو لە چەند ساڵی ئایندا دەبێتە چێشمە گەورە لە دنیا ئێستا ئاو بە زێڕی سپی بەناوبانگە دوای زێڕی ڕەش کە ڕەنگە لە سێدەیی داهاتوو لە چواردەیی داهاتووە نەوت ئەو باەخەی نامێنێ ئیتر گرنگی ئاو دێتە پێشەوە ئەوەندە بەنرخە زۆر باشە پێش ئەوەی کە بینە سەر ئەو لایەنەی کە چۆن پێویستەکە من پارێزگاری لە ئاو بکەین و هەبوونی بەنداوەکان و با ئەمە بینە سەر تاک هەمیشە کە ئێماڵێن مەترسی کەمبوونەوەی ئاو هەیە بەڵام هەمیشە تاکیشە لەوەی کە ئاو بە هەدەر ئەات ئاو بە فیڕۆ ئەات کەم کەسمانەیە کە بە کۆڵانەکانان نەڕۆشبێتی نەمان بینی بێت لەوەی کە خاتونێکە خەریکی بەردەرگا شۆردنە یاخود کاکێکە خەریکی سارە شۆردنەکەیەتی لە بەردەرگا کە لەوانەیە هەموو ڕۆژێک ئەو سارەی بشۆرێ هەر بێزار نابێت لەوە تا چەند گرنگە لە سەرەتایە من وەکو تاکێک بەرپرسیارەتی هەڵبگرم بەرامبەر بەم باسە دوێنێ هەر لە سیمینارەکە ئاماژەمان بەمەیە بەداخەوەی ئێمە تاچی ئێمە هوشیار نییە وەک مجاملە بۆ کورسات نایڵم دەستگای کورسات دەستگای میدیایی کورسات هیچێکە لەو کەناڵانەی کە خۆشبەختانە هیچ نەبێ ژێر نووسەکەی تەرخان کردووە بۆ وشیارکردنەوە لە هەموو لایەنەکان یەکێ لەوانە ئاو هەنی پێویستە تاچی ئێمە بیر لەوە بکاتەوە کە من ئێستاڵم لە سێدەی داهاتوو لە چواردەیی داهاتوو یعنی لە 40 ساڵی داهاتووە ڕەنگە گەورەترین گرفت دروست ببێ چێشمی گەورە دێتەکایەوە بۆیە هەموو ڕێکخراوە تایبەتەکانی ئاو زۆر گرنگیان پیاوە ئێستا لە ژێر دەستی ڕێکخراوە تایبەتەکانیشان نەما ئێستا نەتەوەی گرتوەکان بە تایبەت زۆر گرنگیاوە بە ئاو لەبەرەوەی سەرچاوی وەکوتم سەرچاوی ژیانی مرۆڤە سەرچاوی ژیانی مرۆڤایەتی و ئاژەڵ و زیندەوەرانە لە لای ئێمە من دوێنێ ئاماژەم پیار بۆ قسەکەی جەنابی شت بەداخەوە ئێمە بەردەرگا شۆردن سیارە شۆردن ئەو ئاوە شیرینی کە لە زۆر شوێن دەست ناکەوێ دوێنێ بە ئامارێک بە دەقیقی یعنی بە نزیکەیی هێناومە ملیارێک و 100 میلیۆن تا ئەم چرکە ساتەی من لەگەڵ بەڕێستانە ئەدوێم ملیارێک و 100 میلیۆن لە سەرگۆی زەوی هیچ جۆرە ئاوێکی نییە هیچ جۆرە ئاوێک 2 ملیار و حەز دەکەم تاچی ئێمە زۆر وشیار بێ 2 ملیار و 600 میلیۆن کەس لە دوان زەمانەکە تەنها یەک مانگ ئاوی پاکژی هەیە بۆ ئەوەی بەکاری بێنێ بۆ خواردن و خواردنەوە تاچی ئێمە ئیترە بێ لەمە دوابیر کاتەوە ئەو ئاوە شیرینەی کەوا بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی بە نمونە بێنینەوە سوپاس بۆ
ماندووبوونیان بۆ ئەو هەموو ئیشەی کە دەیکەن لە بواری ئیشەکەی خۆیاندا ئەبێت تا چیەمەوە بەرەوەی کە بەدەستێوێتی ئەو کاتێک کە پێویستی پێینی حەقی وایە بیگرێتەوە ئەوەندە و فەرموندە زۆر باشانی زۆر کاتێمە باسیەوەکەین بۆ نمونە هۆشیارەکان زۆر گرنگن هەر ئێستا کە ئێمە گفتوگۆکەین چەندین پەتا بڵاوە بەتایبەتی پەتای کۆلێرا کە چەندین کەس تووشی ئەم نەخۆشیە بۆ لە خەستەخانەیەکە لە هۆکارەکانیشی وەکو دکتۆرە بەڕێزەکان ئاماژەی پێیان ئاوە هیزبوونی ئاوە ئێکە ئێمە زیانی هەبێ بۆ سەر ژیانی خۆمان ئێمە ڕۆژانە ئەو ئاوە پاکەیەتە ناو ماڵەکانی خۆمانەوە بۆ حەز نەکەین کام ئاوە بپارێزین یعنی قەیچێکە تەنچەکانمان پڕ بوو بیگرەوە بۆ بڕواست ئەی زۆر کەس لە تەنچەکە پاکە بێتەوە بەخوا بۆ پاک نابێتەوە تۆ ڕێگە لە ماڵێکی کاگری یاخود زۆر جار لە زۆربەی شوێنەکان ئەم ئاوە بە فیڕۆدرێ لە زۆر شوێنە بە بەرەدرێتەوە ئەڕوات کەس ناتوانێت ئەمە لێپرسینەوەیکی لێ بکە من پێم خۆشە لەم سمیناری توە دوێنێ کۆمەڵێک کەسی تیا بووە کە بۆ منە لە دام و دەستگا حکوومیەکان نبوون کە ئەم پرسە بەرنەوەی کە یاسایەکە بێ بەڕاستی کە یاسایەکە بێ بۆ ئەو کەسانەی کە سەرپێچی ئەەکەن بۆ ئەو کەسانەی کە ئاو بەفیڕۆیان بۆ کەسانی کە قەدری ئاو نازانن هەردوێنێ بەڕێزان لە بەڕێوەبەرایەتی ئاو لێ بوون کەسایانی تریشی لێبوون کەواوتیان داوایان کرم سیمینارە لە شوێنی گەورەتر و کەسانی سەر بە وەزارەت و دام و دەستگا پەیوەندیدارەکان بە ئاوە بانگ بکرێت جارێکتر سیمینارەکە دووبارەکەینەوە بە تێر و تەسەلی ئەگەر بۆ جەنابەت هەر بڵین سزا هەبێت بەڕاستیەکەی تەنچی ماڵی من پڕ بوو بۆچی تەواف نەبەستم بۆچی تەوافەی پێوە نەبێت تەنچەکە خۆی ئۆتۆماتیکی بیگرێتەوە یعنی کە پڕ بوو بۆچی لەسەری بڕژێ و ئەو ئاوە کە کەسێکی تر دەستی ناکەوێت ئامارێکی بچوو گۆر بگرین باواز لەوە بێنین کەوا بە بەلوعەوەری بگرین بۆ یەک دڵۆب کاک سەرکۆ یەک دڵۆب وەرنەگرین ئەگەر بێت ئێمە یەک تەنچیمان هەبێ یەک تەنچی تەنها یەک دڵۆپی لێ بڕوات زۆربەی ماڵان بە ماڵی خۆشمەوە ڕەنگە جارچەنە من لە سیتیاژیم ڕەنگە ئەگەر بەلوعەکەمان یەک دڵۆپی لێ بڕوا لە ڕۆژێکە با بڵین لە سەعاتێکە 3600 دڵۆپە ئاوی لێ دەڕوات چکە ئەگەر لە چرکەیەکە یەک دڵۆ بڕوا 3600ەکە لە 24 کاتژمێرەکە 6400 کات لە هەفتەیەکە 64000 دڵۆپە ئاو دەکات ببینیم بەرچاوی خۆمان نمونەگەر ئەم ژمارەیە ئەگەر دابەشی بکەین بۆ 10,000 لیتر ئاو 50 بەرمیل دەکات وەگوتم لە زۆربەی ناوچەکانی دنیاە با بڕین بۆ ئەفریقا کە هیچ جۆرە ئاوێکی نییە لە لای ئێمە بست بە تەنیا دڵۆپەیەک ئاو کە لە تەنشێک ئەڕوات کە ئێمە هەر گوێیشی پێناین یعنی حرمت بۆ تاکەکانی خێزان بە شێوەیەکی گشتی ناڵین ڕەنگە خێزان هەبێ زۆر پابند بێ بە هەموو شتە جوانەکانەوە زۆر وشیار بێ ئاگاداری ئەم شتانە بێ بەڵام کاتێک کە ڕەنگە بیری لێ نکاتەوە ئەم دڵۆپەیە 64000 بەست دڵۆپە ئاو لەم تەنچێ ئەڕوات و وەکوتم 50 بەرمیل ئاو دەکات بێ هیچم ئاوە شیرینە کە لە وڵاتانی تر دوێنێ لە سیمینارەکە وڵاتێکی وەکو سعودیەم هێنایەوە ڕەنگە زۆر بەمان ڕۆشت بینێ ئەو وڵاتە بۆ عمرە و بۆ حەجەوانە بزانین لە وڵاتی سعودیا هیچ سەرچاوەیەکی ئاوی شیرین نییە ساڵانە 12 میلیارد بس دۆلار دەیات بە ئاوی سوێر پاچی کاتەوە پاگشی کاتەوە بۆ ئاوی خواردنەوە زۆر باشە مامۆستا کاروانک و خۆشت کە ئاماژت پێکرد لە چەند ساڵی داهاتوودا ئەگەری کەمبوونەوەی مەترسیەکانی ئاو هەیە کاتە ئێمە چۆن ڕوبەڕووی ئەم گرفتانە ببینەوە چۆن ئێمە خۆمان ئامادە بکەین لەوەی کە ئێمە ئێستا ئەزانین کە مەترسی ڕوبەڕووبوونەوەی کەمبوونەوەی ئاومان هەیە کاتە چارەسەرەکانی چین بۆ ئەم گیر و گرفتە دوێنێ لە سیمینارەکە ئاماژەمان بەوەیە پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئێمە لە هەرێمی کوردستان ئەبێ بیر لە ئایندە زۆر بکەینەوە ئەبێ لەگەڵ ئەو کۆمپانیا زەبەلاحانەی دنیا کە بەس دروست دەکەن ئەبێ بینێمە گرێبەستیان لەگەڵا بکەین داوایان لێ بکەین بڵین بەستی باشمان دروست بکەن هەمومان قەشخۆڵیمان بینیەوە ئەم ئاوە جوانە لە دوکانەوە بەخۆڕایی دەڕوات ڕەنگە دەشتەکانی ئەو سنوورانە هەمووی لە ڕووی کشت و کاڵەوە زیندەوەران ئاژەڵان سوودی لێ ببینن بەڵام ئەم ئاوە بە مستەمەڕی هەر دەڕوات یعنی واتە بە بەردەوامی ئەم ئاوە هەر دەڕوات پێویستە ئێمە بۆ چارەسەرکردنی کێشەکانی کەم ئاوی لە ئاییندا کە ڕۆیە چەند بەستێ دروستکەین نەگەو بەستانەی بەداخەوە چەند بەستێ دروست کرا و لێرە بەرگەی هەندێ لافا و بەرگەی هەندێ ئاوی بەهێزی نەگرت لە زستانە و بەستەکانمان ڕووخا بەداخەوە زۆر باشە کەواتە چەند پێویستمان بەوەیە کەیتر کە حکوومەت ئەمریکانە بخاتە سەرشانی پێویستیشمان بە ڕێکخراوەکان هەبێ پێویستمان بۆوانە بێ کۆمەڵە گروپی ژینگەی کۆمەڵێکەوانی کە لە بواری پاراستنی ئاوا کارەکان ینی هەمانە
بەڵام ئەمانە زیاد بکرێ ئەمانە هۆشیاری بڵاوکرێتەوە دەسەکەینەوە بە سیستەمی خوێندکاری هۆشیار بکرێتەوە بۆ نمونە زۆر جار ئێستا ئەمەی زۆربەی لە دیمەنەکانە ئەیبینین ئەچی بۆ دەریاچەی دوکان ئەچی بۆ خۆشی خۆ بۆ سەیرانی خۆ کاتەکانی خۆ لێو بەسەرەبەی ئاو بەکارهێنی بەڵام ئەی بۆ فێری ئەوە نین پیسەکە نەکەین ئاوەکەەوە با ئاوەکە پیس نەکەین ئەمانە هەموو شتی سەرەتاین با کۆمەڵێت تابلۆ هەڵواسرا بێکم شوێنە پێویست ناکات تۆ هیچ شتێکی تیا بشوی ئەمما دەکیمیا و پاکەروانەی تێ بکەیت ئەمانە هەمووی گرفتن ینی بەداخۆ سامی کە لە دیمەنەکان نایبینین ئەمە بەڕاستی کارە سادە یعنی ئەم هەموو پیسیا کرێتەنە ئەم ئاوەوە دوجار ئەمە مرۆڤی خواتەوە گیان لە بەرە زیندەوەرە ئاویەکان دەیخۆنەوە کوشتتوکاڵی پێکرێ ئەو سەوزەی کە نیۆڕانی خۆی ئێوارانی خۆی ئەر بۆ ئاوە ئەکرێ کەواتە ئەمە چەند گرنگە بە هەمووی بە کۆدەنجی هاوکاربین لەم بابەتەیە بۆی کە هۆشیاری بڵاوکەینەوە وەک گوتم یەکەم جار پێویستە لەسەر دەستگاکانی ڕاگەیاندن زیاتر یعنی ئێمە ژێرنووسمانەیە داوای لێبوردنەکە مواڵم بە کۆی تیڤیەکان دەڵێم ڕەنگە هەندێک ژێرنووس زۆر پێویست نەبێ تۆ پێویستە لە بواری جارێ ئەو لایەنانەی کە ئاسایشی نەتەوەکەتی پێوە بەندە بە تایبەتی ئاو بۆ نمونە ئێمە زیاتر گفتوگۆکەمان لەسەر ئاوە ژێرنووسێک تەرخام کە بۆ ماوەی سەعاتێک بەس لەسەر ئاو هاوڵاتی بەڕێز ئەمە سامانێکی نیشتیمانیە لە زۆر شوێن ئاو نییە بخورێتەوە ئاو نییە بەکار بێت ڕۆژانە تۆ پێویستە بیپارێزی ڕێکخراوەکان پێویستە زیاتر بکرێت پێویستە زیاتر تەرشیزیان بچێتە سەرەوەی کەوا چۆن ئاو بپارێزیت ئێمە تا ساڵی تا پێش 93 ڕەنگە زۆر گوێمان بە ئاو نەیابێت لە دنیاە بەڵام دوای ساڵی 93 کە 22 سێ هەموو ساڵە تەرخانەکرێ بۆ ڕۆژی گیانی ئاو سیرەکەی هەموو دنیای تر لەو ڕۆژەدا هەستەکە کە ئاو سەروەتی نیشتیمانیەتی پێویستە تاگ لەسەری بیپارێزێ من خۆم وەک جەنابتان دەزانن لە قوتابخانە و خوێندنگام بەڕێوەبەرم هەمیشە ئامۆژگاریەکانم بۆ خوێندکارەکانم ئەوەیە تکایە پابەندی ئەمانە بە یعنی لەخوا بەزیابێ مەسەن بۆ نمونە من لە قوتابخانەکەم هیچ بەلوعەکەم دڵۆپە دڵۆ بلێ ناڕوا بڵێ ئەمە چکە زانم کاوە لێ ڕۆژ ڕەنگە کەسێکی وشیات بێتە ناو قوتابخانەکەمەوە بڵێ بەلوعەکانی قوتابخانەکە لی دەڕوات پێویستە تۆ لێرەوە دەست پێ بکەیت زۆر باشە ئێستێمە لە هەرێمی کوردستانە سیستمێکی ئیدارەدانی بەڕێوەبردنێکی ئاوێکی تەندروستمان هەیە باشمان هەیە بە خۆشحاڵیەوە بێنیش باستم کرد وەکو نمونەی یەنمەوە چکە لە جێگاکانی تر ڕەنگە زۆر ئاگادار نەبم فەرمانگەی سلێمانیمان هەیە لە فەرمانگەی دابشکردنی ئاوی سلێمانی زۆر ماندوون کارمەندەکانیان لێرەوە مای خۆشحاڵی و دەستخۆشیە بۆیان خۆ ڕەنگە کەسیشیان لێرە نەبنێمە ئەم سوپاسیان بکەین زۆر ماندوون بە دەست هاوڵاتیانەوە بە مستەمەڕی خەریکی پاکردنەوە خەریکی ئەم بۆریانن با بڵین فەرعیەکی دوکان و فەرعی دوی دوکان کە ئێستا ڕاکێشراوە بۆ سلێمانی مای خۆشحاڵیە من دەمەوێت جارێکی تر بیڵێم ئەم ئاوە پێویستە تۆ بیپارێزی ینی پارێزگاری لێ بکەوەکو تاچێک هەست بەوە بکە ئاوەکەی هی خۆیەتی ئەگەر لە وڵاتانی تر بمان کڕایە ئەگەر وەکو وڵاتانی دنیا ئەوەندە کاریگەری لەسەرمان هەبوایە پێم خۆشە بدوێنێ لە سیمینارەکە ئاماژەم پێەیە ئێمە نیشتیمانی عەرەب هەر 22 دەوڵەتە کاساییە بنمونە بێنینەوە لە هەر 22 دەوڵەتەکەی عەرەبە هیچ سەرچاوەیەکی ئاوی شیرینمان نییە هەمووی لە دەرەوەی نیشتیمانی عەرەب لە هەر 22 دەوڵەتەکە هەڵدەقوڵێ بەڵام بە خۆشحاڵیەوە ئەگەر کوردستانی گەورە و یاخود هەرێمی کوردستان وەربگرین ئێمە دیجلە و فڕات کە لە باکووری کوردستانەوە هەڵەقوڵێت سەرچاوەیەکی باشی ئاوی شیرینن بۆ هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ وڵاتی عێراق باشە مامۆستاکو دوایین پرسیاری من بۆ نمونە ئەو دوو سەرچاوە ئاوی کە ئێمە بۆ نمونە وەکو با پارێزگای سلێمانی دەریاچەی دوکان و سیروان هەمانە زۆربیان بە دەربەنی خانیانی زۆر کات ئەمانە وڵاتانی دراوسێش دەستیانەیە لەوەی کەم ئاو بوەستێنن کەواتە چەند گرنگە ئێمە بۆ لایەنە پەیوەندیدارەکان زیاتر بتوانین ئەم کێشەیە گە ڕوبەڕوومان بۆوە تووشی گرفتی کەم ئاوی نەبین تووشی گرفتیەوە نەبین کەیتر هیچ ئاوێکی شیرین نەبێت لە ماڵەکانمانە پێویستە هەوڵەکان چی بێت وەکو تۆ هەستاوی بەم سمینارە ئەبێ پێشبینیش بکەیت کە ئەگەر ئەمە بەرەو مەترسی بڕوە کاریگەری لەسەر هەمومان بەجێڵێ بەرپرسانی ئێمە لە هەرێمی کوردستان پێویستە لەمە دووە چاوکراوەتر بۆ ئاو بڕوانن پێم خۆشە لێرا شتێک بڵێم پێویستە لەسەرمان پێمان خۆش بێ و پێمان ناخۆش بێ بەستی بەخمە یاخود بێخمە هەر چۆنێ نەبێ حکوومەتی هەرێمی کوردستان دەستکا بەو پرۆژە گەورەیە
پرۆژەیەکی ئەجگار گەورە دەردەچێت هیچ کێشەیەکی ئاوی پاکش ئاوی خواردن تەبان مەبەستم چێژ لێنان و بەکارێنان و ئەوانەیە لەگەڵ ئاوی خواردنەوە لە هەرێمی کوردستانە نامێنێ گرنگجیدانی زیاتر بە بەستی دوکان بەستی دەربەنی خان کە ئێمە بەستی بەخمەمان یاخود بێخمەمان تەواو کرد ئیتر هیچ کێشەیەکی بێئاوی لە تەنانەت لە وڵاتی عێراقیشا نامێنێ بەرپرسانی ئێمە بێ زیاتر لەگەڵ وڵاتانی چواردەور بە تایبەتی ئێران و تورکیا چکە ئێمە هەموو سەرچاو ئاویەکانمان لەو دوو وڵاتەوە یەتە ناو هەرێمی کوردستانەوە ئەبێ لەگەڵ ئەو دوو وڵاتە بکەوینە مناقەشەی جوانەوە گفتوگوی جوانەوە کە ئێمەش مرۆڤین ئێمەش پێویستیمان بەوەیە ئەم ئاوە سەروەتێکی نیشتیمانی ئێمەیشە و خاکی ئێمەیە لەوێەوە کە سەرچاوە دەگرێت هەڵدەقڵێت داخلی هەرێمەکە ئێمە بێ پێویستە باشتر لەگەڵەوانە گفتوگۆ بکەین دەستەکانی خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای ئەوەی کە هەر یەکەمان هەست بە پرسیاری تێ بکەین و بتوانین بە شێوازی لە شێوازەکان ئاگامان لە ئاو بێت سەرچاوی ئاو زۆر گرنگە بۆ ژیانمان ئەو خاوێنێکێتە نێو ماڵەکانمانەوە با بیپارێزین و قەدری بزانین سپاس بۆ تۆش کە لەم پێم خۆشە لێرەوە سپاسێکی تایبەتی بردی زانایانی نێودەوڵەتی بکەم کە ماوەی 3 مانگ و 3 ساڵ و 9 مانگە لەگەڵ ئێمە زۆر ماندوو بوون وەکو ڕاهێنەری نێودەوڵەتی 11 خوێنکاری زۆر باشی نیشەڵا هەر یەکێکمان لە بوارێکا چینە ناو ئەو پسپۆڕیانەوە من بۆخۆم زۆرم حەز لە بواری لایەنە ئاسایشیەکانی نەوت و گاز و ئاو ئەوانەی کەوا کاریگەریانەیە جگە لە پسپۆڕیەکەم کە بواری پەروەردەیە سپاسێکی تایبەتی خاتو شۆخام بکەم کە نوێنەری فەرمی ڕێکخراوەکەی لە هەرێمی کوردستانە پارێزەرە لە سلێمانی دەستە خۆش بێ سپاس بۆم دەرفەتە جوانە زۆر بەخێر بێ ڕۆژێکی نوێ بۆ هەمووتان و کارمەندانیش دەستە خۆش بێ زۆر سپاس